خواتان لێبێ هەفتەی ڕابردوو باسی سەعادەتمان کرد، باسی دڵخۆشیمان کرد، باسی کامەرانیمان کرد، هۆکارەکانی چۆنێتی بەدەستهێنانی. ئەمڕۆ باسی عەکسەکەیەکەین، باسی حزنەکەین، باسی دڵناخۆشیەکەین، باسی خەم و خەفەتەکەین، چۆنە و لە ئیسلامە چۆن هاتووە و چۆن بتوانین لێی دوورکەوینەوە و تووشی حزن و خەفەت نەبین. ئیمانداران، خەم و خەفەت جێگەکەی نەو دڵە. ئەگەر خەم و خەفەتێ دڵەکەی گرت تاریکێکە، سستیەکە، وای لێەکە هێز توانای نامێنێ. بۆیە ئیمامی ابن قەییم ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی حزن و هەم و غەم جای کردوێتەوە. ئەفەرمێ هەر شتێکی ناخۆش کە دڵا دروستە بێت، هەر خەم و خەفەتێ لەناو دڵا دروست بوو، ئەگەر ئەو خەم و خەفەتە عەلاقەی بە ڕابردووە ڕەبوو، یعنی لەو بێژ ڕوویدا بوو، ئەوە حەزنە، واتە خەفەتە. بەڵام ئەگەر ئەو ناخۆشیە لە مستەقبەلا بێ لێی بترسی کە تووشت بێت، ئەوە پێڵێن هەم، واتە خەمی بۆ خۆی، خەمتە ئەو شتە تووش بێت. و هەر کەس شتێکی هەو ناخۆشانی کە لە دڵا دروستە بێ، خەم خەفەتە و دێتە ناو دڵ و مستەقبەل و حازرە پێی ئەوترێن خەم. و هەر سێکیشی تەقریبەن یەک مادە و یەک مانایە، بەڵام ئیبن قەییم ڕەحمەتی خوای لێبێ دیاری کردێتەوە بۆ تێگەیشتن. خەم و خەفەت یەکێکە لەو کارانەی کە جسمی ئینسان تێگەدە، سەحەتی ئینسان نایەڵێ، تەندروستی تێگەدە و تووشی ئیکتئاب و خەمۆکی و قەلەقی و سەرسامی دەکە. و ئەمڕۆ خەم و خەفەت و مەراق و ئیکتئاب لە ناو جیهانە یەکێکە لە هەرە گەورەترین نەخۆشیەکان کە بووەتە هۆکاری لە ناوچوونی ئینسانەکە. ئەو ئەرقام و ئەحسا و سەرژمێریانەی کە سەحەی عالەمی کردوێتی بەڕاستی ترسناکە. یعنی لە ئێحساییەکە ئەڵێ ڕۆژ ساڵانە 800,000 کەس خۆی کوژێت لەم عالەمی متەتەویرە، لەم هەموو عیلم و عیرفانە، لە زەمانی ئەنتەرنێت و دنیا بووەتە دێک، هەرچی وەسائل هەیە ئەمڕۆ لە بەردەستایە 800,000 کەس ساڵانە خۆی کوژێت. یعنی هەر 40 سانیە و نەفەرێک. بۆیە لە قورئانە خوای گەورە ئەمری نەکردووە بە حوزن، بە خەم و خەفەت، بەڵکو ڕێگری لێکردووە. یاخۆ ڕێگری لێکردووە بەوەی نەیکەیت، یاخود نەفی کردووە، نەهی کردووە کە نابێ ببێت. ئەوانەی کە نەهیە مەنهی کردووە، ڕێگری کردووە نەبێت، ئەفەرمێ وەلا تەهینوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. نەکەن خەم و خەفەت خۆن، نەکەن سەربەرز نەبن، نەکەن بەهێز نەبن، و هەرگیز ئەو هەرگیز خەفەت مەخۆن، مەراق مەخۆن، تووشی پەژارە مەبن. ئێوە بەرز و باڵان خۆتان نزم مەکەنەوە بە خەفەت و پەژار ئەگەر ئیمانداری حەقیقی بن. و هەروەها کاتێ ئەبوبەکری سەدیق و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئەشکەوتەکەیە قڕیش بەدوایە ئەبوبەکر خەفەت دایەگرێت بۆی پێ بزانن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تەحزن، خەفەت نەخۆی، ئین الله معنا. ئەم برادەرە بەرەو شوێنی خۆی. ئەفەرمێ لا تەحزن ئین الله معنا، خەفەت نەخۆی، خوای لەگەڵێمەیە. و هەروەها ئەوەی مەنفیە کە نەهی لێکردووە نابێ بۆ ئیمانداران، بۆ موسڵمانانە لە دنیا و لە قیامەتە. و چەندەها ئایەت هاتووە لەسەری کە خوای گەورە بە ئیمانداران ئەفەرمێ لا خوف عەلەیکم ولا هم یحزنون. ئێوە ترستان لەسەر نییە و دڵگران نابن و خەفەت ناخۆن
لەکوێ لە بەهەشتی لە لای خوای گەورە. بۆیە خەفەت و مەراق داواکراون لە ئیسلام و مەبەست نییە کە تۆ خۆ توشکیت، چکە هیچ ئیسفادەیەکی نییە، سوودی دێنامێت. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنای کردۆ بە خوای گەورە کە تووشی خەم و خەفەت نەبێت. وفرميت اللهم إني أعوذ بك من الهم والحزن. خوای گەورە پەنات پێ ئەگرم لە خەم و خەفەت. و کاتێکیش خۆشیەتی ئەهلی بەهەشت کە ئەچنەوە بەهەشتەوە، یەکێ لە خۆشیەکانیان کە ئەیڵێنەوە دووبارەیەکەنەوە ئەوەیە فەرموون اللهم الحمد لله الذي أذهب عنا الحزن. سپاس بۆ ئەو خوایە کەوا خەم و خەفەتی لەسەر دابڕێت، ئەو خەم و خەفەتەی کە لە دنیا خواردویان و تووشی عەزێر بوون و تووشی ئازار بوون و تووشی دەرد و زەرەر و زیان و لە دەستدانی خۆشەویستیان بوون، تووشی خەفەت بوون. خوای گەورە لە بەهەشتا ئەوانە هەمووی لەسەرمان دابات و سوپاسی خوا ئەکەین لەسەر. بۆیە حوزن و خەفەت و مەراق بەڕاستی زەرەرمان پێ ئەگەیەنێ موسڵمانان، ئەبێ ئاگادارەکەین. یەکێ لەو زەرەر و زیانانەی کە پێمان ئەگەیەنێ ئەوەیەکەوە نەفسمان دائەهێزرێنێ و لە نابێ با بەبێ ئەوەی سوودی لێ بگیرێ. و پێویستە ئێمە باقووەت بین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرموودەیەکە فەرمێ المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف وفي كل خير. ئیمانداری بەهێز و بەتوانە صابر لەسەر ناڕەحەتیەکانی دنیا لای خوای گەورە خۆشەویسترە لە ئیماندارێکی زەعیف کە تەحەمولی نەبێت، کە صابر نەبێت، کە ئارام نەگرێت، کە ناشکوری بکە. وفي كل خير لە هەموو خێر و چاکەیەکە کە لە دنیا دەست دەکەوێت و لە هەموو ناڕەحەتیەکە کە لە دنیا تووشمان بێت. احرص على ما ينفعك واستعن بالله ولا تعجز. هەوڵ بدە بۆ ئەو چاکیانەی کە بەدەستی بێت لە هەموو شتێکی ئوموری دنیایە، ئەو مەسلحەتانە و بەرژەوەندیانەی کە لە دنیایە هەوڵی بۆ بدە، کۆشی بۆ بدە، مەخەوە لەسەری، تەمام بەبە لەسەری و پشتی بەخوای گەورە بەرز بێت، پشت بەخوا ببەزە و عاجز مەبە. وإن أصابك شيء فلا تقل هذا توشي بلايا بو، توشي مصيبتي بوي، توشي ناڕەحەتی بووی هەرگیز أو هەرگیز نەڵێ لو إني فعلت كان كذا وكذا، نەڵێ ئەگەر من وام نەکردایە ئەو هابوو ئەو هابوو، ئەگەر نەچوومە تووشی ئەوە نابووم، ئەگەر ئەمەم نەکردایە وا نابووم، ئەم معاملەم نەکردایە زەرەرم نەکرد، ئەم شەڕم نەکردایە. ئەمانە مەڵێ، بەڵکو بڵێ چی؟ ولكن قل قدر الله ما شاء فعل. ئەوەی کە خوای گەورە بیستی قەدەری خۆی بوو لەسەری منی تەطبیق کرد. واتە خوای گەورە لەوە پێش ئیجادی کێیەکەم چین بەسەر دێ قەدەری خوای گەورەیە و ئەوە خێرە بۆ من، چونکە فإن لو تفتح عمل الشيطان. هەچ لەوێ هەچ کارێک ئەگەرێک بخەیتە ناو ئیش و کارەکانت ئەوە لە کرداری شەیطانە بۆ ئەوەی دڵ ناخۆش کات، بۆی تووشی بەڵام مصیبەتی زەرد بێت، بۆی ناشکر بیت. وەیەکێ لەو زیانانەی تر ئەوەیە کەوا خەفەت و مەراق وازیەکە ئینسان نەتوانێت بەرەو دینی خوای گەورە بڕوە، بەرەو ڕەزامەندی خوای بڕوە، تەماڵیەکە لە عیبادەت دووری ئەکاتەوە. و خەم و خەفەت هیچ مەسلحەتێکی تیان نییە بۆ دڵی ئێمە و خۆشەویستترین شتێکە لای شەیطان کە ئینسانی مومین خەفەت و مەراقی هەبێت. هیچ شتێ بەقەدەر ئەوە خۆشەویست نییە لای شەیطان، لای ئیبلیس کە دڵی مومینێک ناخۆش کرد. بۆیە هەموو ستە و چرپەکانی ئەوەیە کەوا دڵمان ناخۆش کرد، وەسوەسەمان بۆ کات، ئەنواع و شەڕ خەیاڵاتمان بۆ هێنێت، ئەوە واو نەکرد، ئەوە واو کرد، ئەوە وای بوو، ئەوە گومانی خراپ بە چواردەوت، بە ماڵت، بە مناڵت، بە ڕەفیقت، بە برادەرت. ئەمانە هەمووی وەسوەسەی شەیطانە بۆ ئەوەی ئێمە دڵ ناخۆش کرد، بۆ ئەوەی خەموو تووشی هەموو خەفەتمان بکات. ئینەمە النەجوە من الشەیطان، ئەو ستە و بڵێ ئەو وەسوەسانە ئەو نەجوایی کە شەیطانێکە هەر هەمووی لە شەیطانەوەی لە ئیبلیسەوەی. بۆ ليحزن الذين آمنوا
هۆکارەکەی بۆی دڵمان پێکە، بۆی خەفەتمان پێکە، بۆی دڵمان بتەقێت، بۆی تووشی پەژارەمان بکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت نەهی کردووە لە سێ کەس چرتە و سەرفەت بکەن بە یەکەوە، دوانیان پێکەوە ئەگەرێکی چیان لەگەڵ بکرێت. بۆ ئەوەی چی لە ڕوایەتێکە فەرمێ لأن ذلك يحزن فما توشي خفتك يعني تو لو سيك لازم لو شوي نكا باش بتشبنا بيني دواني انا نفس فأقدر أبغي نعبش توشي كمان زانت أورادي في عملي خوش أصلا أعمل قاري ما نكات كدلي يكثرنا على حد نكيد نبينا هو كاري أو يكدلي مسلمانك خفت ومراكي كتير شيء شنك أو قولتني خوشي وشيء وهروها لو زيانا ويا إنسان كتوشي خفت ومراكو تمضى بالعمل الصالح كذلك كما بقى عزيمتي كما بيت الله وتوشي ضعيفية بيت لحقل الله إنساني إيمان دار أمري بيتره وإيش كنتن لم دنيا تاو كون يكو تعيش يعني وقل اعملوا فسيرى الله عمل يشبك بجوله كوشش بك خواهي قورا يشبك كانت نبينا عبادة كانت نبينا كذا كانت نبينا ويقبل دوامي هون بدا وكوشش بك بو أو يخفت ومرحنا جدا وتستوى وأجر هاد بردوام نبي لسلي ديك لدو إخوات وهروها مو ما زاني خفت ومرا أمره لدنيا أوهم هزارا كسكا أكوجير هو شكا الماء إسا كان دروسي تيغدا بيان تيغدا راشت تيغشكيني عقلت سستكانات واني بيكيتوا كوششت نايوه لش الداوازك حسب آزارك همو جانب جسد دلي داهز راوه بتايبتي سريشا وآزاري مفصلة كانت وعمر الدكتورة كان باشا زانت زوريني أو نخوش مدرداني كإيمة همان سبب رئيسكي خمو خفته يقول كبدرجاي لسرد به شكا ألين أقر خمو خفت دقلت قوربو لناختا مايوا وبردوابو لسريه أو جهازي مناعي كخواي قورتي يا خلق كدوي دفاع ليكا لوستانك كلوستان كاو هج فيروسك هج ميكروب بشيت لاشتوا مقاومة ماوا زفر الديبا يا أو نخوش عناني كإيما كزنازان لواني الصدان نخوشي وسرطاني لناومانا هبي ولناوتي ودروس بيته جهازي مناعما لناويبا كفخفتو مناك بردوابو أو جهازنا ليك لو نخوش دردانو ليتو شبيو كاتك زاني الله فران كسوشي فلان نخوشي فلان جودلي ده هوكاركي هويا يكي له هوكار سعيكي هر قوركان أو يخم خفتك أو بردواب إيمان دار أو بزانا خمو خفت خوشي نعمتي خواهي قول نارحتي آزار سعادة شقاوة أم أشيانا هل هموي لقى إنسان بردوام نابي هموي كاتية بويا بيويس الإنسان عقاين أخوي بي بويا بيت هول بدي لقى خوتا بدوي يكمن هكار خوتي بوي أوخا مخافتا لناو ناختا نيوي دلي كي تدروا حكيمك كابراكي نخوش بجاري برسي وتي تو بو أم نخوش بهو توي بو بيناكني وتي يا شيخ من خفت مراقي تزوروا بيه من دنيا لبرشاو تاريخ بوا من وان بسر هاتو حكيمك وتي من دو برسياري ليك وتي أو خفت مراق وأرش وآزار ونخوش ودردو بلاي دنيا بسر تارو خاوة آية كتولة دايقو إلا قلت بو تينا ولا لقلت نبو مسؤولة دنيا دايش كهات من دنيا توشو وتي باشا كاتي أروي لدنيا درشي دي لقلت خوشكان دي ناخوشكان دي بلاكان دي مصيبتكان دي تينا وتي باشا اشتيك كوا لقل نهاتوا ولقل ناروا وكاتية
بۆ هەوڵنادەی لە نای بری، بۆ هەوڵنادەی جیهاد ناکەی بۆ ئەوەی کۆشش بکەیت. ئەمڕۆ ئێمە تووشی خۆشیە بنسبەی ناخۆشیە، ناخۆشیەکە دوای ئەوە خۆشی دێ. إن مع العسر يسرا، إن مع العسر يسرا. دوو یوسر هاتۆ بەلای عەسرێکە، هەرگیز و هەرگیز دوو خۆشی ناتوانێت یەک خۆشی لەنای بە، ئیلا خۆشیەکە ناخۆشی لەناوە بە. لەبەر ئەوەی پێویستە ئێمە مسلمان ئاگادار بین. وەلەو دوعانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیانیان نوێژی بەیانی و دوای عەسر دوعایەکی کورت هەیە لەبەری کە ئەو دوعایە زۆر گەورەیە و زۆر کورتە وخەفەت و مەلاقی دنیا و قیامەتش لەسەر نەک هەری دنیا هی قیامەتش. کە هەستای نوێژی بەیانی دوای نوێژی عەسر حەوت جار بڕێ حەسبی الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. أبو دعاء خواي بيغمري خاص صلى الله عليه وسلم خفت ومراق إيش وآزار وفجار الدنيا وقيامتش لسداسي ودعاء. اللهم رحمتك نرجو فلا تكلنا على أنفسنا وطرف عين واصلح لنا شأننا كله لا إله إلا أنت. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم من كل ذنب فاستغفروه إنه هو الغفور